پێویستە ئەگەر تەندروستیمان تەواو نەبێتەوە هیچ شتێک تەواو نابێت بۆیە پێویستە خۆمان پارێزین پێش ئەوەی نەخۆش بکەوین یان بار تەندروستیمان تێک بچێت و خۆپاراستن باشتر لە چارەسەر. ئێمە بۆ ئەوەی کە سوودمەند بین لە تەندروستێکی باش پێویستە بە چاوی هەموو جۆرە خواردنێکی ڕۆژانەی ژیانی خۆمان بکەین بزانین ئایا منداڵەکانمان خانەوادەکانمان چ خواردنێک بەکاردێنن یان ئەو شوێنێک کە ئێمە خواردنی لێ دەکڕین بزانین ئایا لەسەر چاوێک خواردنەکە هاتووە ئایا ئەو خواردانێک کە ئێمە ڕۆژانە بەکاری دێنین شیاوی ئەوەیە کە ئەمە بەکاری بێنین یان ئەو شوێنێکە لێدانرایە شوێنی تایبەتی خۆی تێدیشیاوی ئەوەیە کە ئەو خواردن لەوێ بێتە بەکاری بێنین هاوڵاتی گەر نەخۆش بە حکومە زەرمەندە لەبەرەوە حکومە دەبێت مەساریفی ئەو تەندروستی ئەو هاوڵاتیەی خۆی ئەبێ بگرێتە بەر لە ڕێگەی وەسایلی ڕاگەیاندنەوە هۆشیاری خەڵک بکرێتەوە لە مەترسی هۆشیار بکرێنەوە کە خۆیان بپارێزن و چۆن هەڵس و کەوت بکەن لەگەڵ ئەو نەخۆشیانەیە ئەوە دەورێکی زۆری هەیە و هەروەها لە قوتابخانەکان قوتابیەکان ئاگادار بکرێنەوە و لە مناڵیەوە فێر بکرێن لەسەر ئەو کۆمەڵە نەخۆشیانەی کەوا بڵاوی کردووە لە ناو خەڵکە وە باوکو و دایکیانیش ئاگادار بکەنەوە لەسەر ئەو شتە. ئێمە پێویستە خۆمان بپارێزین یعنی بە چەند شتێک خۆمان پارێزیەک لەوانە ئەو جلانەی کە لەبەر دەکەن یعنی ئەوە هۆکارەکە بۆ خەو پاراستن پاشەوە کە تووشی ئەنفلۆزایەک شتێک دەبی یعنی نەچێ ناو خەرک خۆت بڕک بپارێزی خۆت لە خەرک دوورکەوە تا ئەنفلۆزایەکە نەقەر نەبێتن یعنی چەندی شتی دیکە هەیە یعنی لە کاتی خۆربارینە وا بکە یعنی دەمام کێک شتێک بەستی هەتا سیەکانت تووشی ئازار نەبێتن.